ئێوارەتان باش زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونتان. وەک ئاگادارن تیمی ژینگەی ڕێکخراوی ئازادبوون لە سەرەتای ئەم مانگەوە هەڵمەتێکی هۆشیاری ژینگەی لەژێر دروشمی ئەو خۆراکەی تۆ دەیخۆیت بە ژەهر گەورە کراوە دەستی بەم هەڵمەتە کردووە و ئامانجی ئەوەیە کە خەڵک، جوتیاران، هاوڵاتیان، دانیشتوانی هەرێمی کوردستان ئاگادار بن لەوەی تا ئەمڕۆ لە پیشەسازی بەرهەمێنانی خواردنە لەسەر ئاستی دنیا و لە هەرێمی کوردستانیش چی ئەبوزەرێ، یان لانی کەم ئەو خواردنەی یەتە ناو سنووری هەرێمی کوردستان و ئەو خواردنەی کە لە ناوخۆشە بەرهەمیەت چۆن و چۆن گەورە ئەکرێ. لەو چوارچێوەیە ئێمە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆر کەمال حەمەکەریم ئەکەین و بابەتێکمان پێشکەش ئەکا دەربارەی چۆنێتی دروستکردنی کۆمپۆست لە پاشماوەی ڕۆکی و ئاژەڵی. پێم خۆشە ناساندنێکی کورت بۆ دکتۆر بکەین. دەرچووی کۆلێژی کوشتوکاڵە زانکۆی سلێمانی بەشی خاک لە ساڵ 1980 هەڵگری بڕوانامەی ماستەرە لە کانزای خاک لە زانکۆی مووسڵ، کۆلێژی پۆشتوکاڵ و دارستان ساڵ 1980 واتە کاتی ئەنفالەکان ساڵێک کە کورت ئەنفال کرا. دکتۆرا لە کیمیای خاک لە زانکۆی سلێمانی ساڵی 2008 لە ساڵ 1998ەوە لە کۆلێژی کوشتوکاڵ بەشی خاک لە زانکۆی سلێمانی وەک مامۆستایی یاریدەدەر دامەزراوە و کاری کردووە. لە ئێستادا لە هەمان کۆلێژ وەکو پرۆفیسۆری یاریدەدەر لە بەشی سامانە سروشتیەکان خزمەت ئەکا. هەڵبەت ئەزموونێکی زۆر و بڕوانامەی زۆر لە بواری پسپۆڕێکەیە دکتۆر بەدەستی هێناوە و لێرە ئێمە کاتێک کە باسی ئەم کێشە گەورەیەمان کردووە یا بەڵێن ئەم قەیرانەی کە ئەمڕۆ بەسەر ژینگایە یان بەسەر ڕەگەزەکانی سروش لەسەر ئاستی دنیا و لە هەرێمی کوردستانە، ئێمە بۆمان گرنگە کە چارەسەر بخێنە بەردەم جوتیار و بەردەم خەڵک بۆی خەڵک بزانێ لەگەڵ ئەوەی کە ئەم کێشەیە هەیە، ئەم قەیرانە هەیە، بەڵام چارەسەریش هەیە. بۆیە بەڕاستی من بۆ خۆم زۆر بەشۆقەوە چاوەڕێی سیمینارەکەی بەڕێستم و کاتێکین بە دکتۆر بابەتەکەی خۆی پێشکەش بکە، دواترینەوە لای ئێوە بۆ وەرگرتنی پرسیار و سەرنجتان. زۆر سوپاس. فەرموو دکتۆر. سوپاس بە جەنابێ. پێشەکەی بە خێراتی میوانە بە ڕێزەکانەکەین و سوپاسی ڕێکخراوی ئازادبوون بۆ ڕەساندنی ئەم دەرفەتەکەوە کەمێک باسی چۆنێتی دروستکردنی کۆمپۆست بکەین، بزانین بە چه شێوەیەک دروستەکەی و لە کۆتاییشدا ڕێگایەکەیە ڕێگای بێرکلی بە ڕێگای کورد تقریباً نزیکەی بە 18 ڕۆژ ئەتوانین ئەمە کۆمپۆست دروستکەین. پێشەکی با بزانین پێناسەی کۆمپۆست چییە. کۆمپۆست بریتیە لە تێکشکاندنی مادە ئۆرگانیکان بە شێوەی ڕووەکی بێ یان ئاژەڵی بێ. ئەم تێکشکانە بۆی چیەوە بێ؟ بۆی مایکرۆباتەوە ئەبێتەوە چی؟ تێکشکاندنی ئۆرگانیک ماتەرەکان یاخۆ مادە ئەندامیەکان بەبوونی چی؟ بەبوونی هەوا یاخۆ بەبوونی ئۆکسجین. ئەمانە چێ پێی هەڵەستن مایکرۆ وەکو بەکتریایە، وەکو ئۆکتۆماسا، وەکو فتریاتە ئیلە ئاخری. چی ئەکرێ بە کۆمپۆست؟ هەرچی پاشماوەی باخچەکانە وەکو گەڵاوگۆڵە، وەکو لق و دارە، یان پاشماوەی کارتۆن یان وەرەقا یاخۆ با بڵێن ئەمانە هەمووی ئەکرێ بە چی؟ بە کۆمپۆست. و هەروەها پاشماوەی ماڵان ئەتوانێت چی بکەین بە کۆمپۆست لەگەڵ چیە؟ لەگەڵ پەیلی ئاژاڵیە. ئەی چی ناکرێت بە کۆمپۆست؟ گۆشت، ئێسقان، خواردنە چەورەکان، پاشماوەی ئاژەڵە ماڵیەکان لەگەڵ پاشماوەی مرۆڤ لەگەڵ چی؟ ئاژەڵی مردوو. عەفو ئەگەر یەک جۆز وەکو لەوێنەکە تا دیارە بۆ نمونە پاشماوەی لەمە پشیلە چکە عادەتەن نەخۆشی شت بڵاوەکەنەوە لێ دوورەکەوینەوە و هەروەها ئەو ڕۆکانێکەوە مەسەلەن بۆ نمونە تووشی نەخۆشی بوون ئەینە شت لێ دوورەکەینەوە ناکەین بە کۆمپۆست.
کلس زۆر کەس بەکاری هێنێ باشە بەڵام باشتر وایە کە بەکارینێ چونکە بۆ ئەبێتەوەی چی دروستبوونی ئامۆنیاکەوە بۆنێکی ناخۆش دروست دەکات و هەروەها خۆڵەمێش زۆر کەسێ خۆڵەمێش بەکارێنرێ بەڵام زیاتر بەکەمی بەکارێن عادەتەن خۆڵەمێش بۆچی بەکارێنرێ وەکو مەزدەرێکی پۆتاسیۆمە بەڵام ئەمیش ئەبێتەوەی چی بەرزبوونەوەی پێچ کە بۆ بەرزبوونەوەی پێچ چی دروستەکە کێشەی بۆنەکەمان دروستەکەیان ئامۆنیا ئەمە وەکو باسم کرد لە پێشەکیە ئەمە بریتێ لە چی لەو مادانێکەوە پێویستە بۆچی بۆ دروستکردنی کۆمپۆست وەکو لە وێنەکە دیارە حەچی پاشماوەی باخچەکانە بە گەڵاگۆڵەوە بە سەوزاییەوە بە گەڵاکانەوە بە گژوگیاوە لەگەڵ پاشماوە چییە لەگەڵ پاشماوی ماڵانە و هەروەها ئەشتوانین چیش بەکاربێنین وتمان پەینی حیوانی بەکاربێنین وردە تەختە بەکاربێنین پاشماوەی دارتاشەکان لەگەڵ چییە لەگەڵ وتمان پەینی ئاژاڵیە پێکاتەکانی کۆمپۆست وتمان چیە لەسێ بە کارلێکەکە ئۆرگانیزمەکان یاخۆ با بڵێن مایکرۆبەکان ئەم مایکرۆبانە پێویستیان بە چیە پێویستیان بە ئاوە پێویستیان بە ئۆکسجینە پێویستیان بە کاربۆنە بە نایترۆجینە لە دروستکردنی کۆمپۆستە دوو زاراوەی گرنگ زۆر گرنگە دوای بە تەفسیل ئێمەسەری کاربۆن پێڵێن براون نایترۆژین پێڵێن گرین ئەمیان قاوەی ئەمیان گریم بزانین بۆ وای پێڵێن لەگەڵ سەرفێس ئێریا مەساحەی سەتحیەکەیە باشە لەگەڵ پلەی گەرما لەگەڵ کاتە مایکرۆبەکان وتمان هەڵەسن بە چی بەشیکردنەوەی ئۆرگانیک مادەکان یاخۆ مادەیان دامیەکان ئەم مایکرۆبانە پێویستیان بە چیە پێویستیان بە ئاوە و هەروەها پێویستیان بە ئۆکسجینە بۆ ئەوەی چی بکەن بۆی گەشە بکەن ئەو هۆکارانەی کەوا هاندانی دروستبوونی کۆمپۆستەکان خێرایەکەن سەرفێس ئێریایە مەساحەی سەتحیەکە یاخۆ با بڵێن مەساحەی سەتحیەکە چی هەتاکو ئەو مادە ئۆرگانیانە یاخۆ با بڵێن ئەو پاشمە کە بەکارێن هەتا سەتحەکەی بچووک بێت زیاتر هەنی بەکتریاکانە یاخوانی مایکرۆبەکانەوە چیکە ئۆرگانیک ماتەرەکە زووتر شی بکاتەوە و هەروە وتمان پێویستیان بە چیشە پێویستیان بە پلەی گەرمایە ڕێنجەکە لە نێوان 50 بۆ 6 سنتیگرێتە و هەروە پێ ئەم کاتێمە کۆمپۆستی لێ دروستەکەین کاتمانەوێت کاتەکەی لە مانگێکەوە ئەخیانی هەتا ساڵ بزانین ئێمە چۆن لە دوای ڕێگای بەرکلی باسەکەم کە بەرگایەکی کورتە ئەتوانی بە 18 ڕۆژ دروستی بکەیت زۆر کەس ئەکتیڤیتەر بەکارێن ئەکتیڤیتەر چییە بۆ ئەوەی کۆمپۆستەکە سەریع بێ ضروریش نییە ئەتوانی لە کاتی دروستکردنی کۆمپۆستەکە چی بکەیت هەندێک مواتی پێوترێ با ئەکتیڤیتەر ئەتوانین ئەمەلیەی شیبوونەوەکەی پێ خێراکەین ئەمە بۆ نمونە با بڵێن جوتیارێکە باشە ئەوێت لە پاشماوەی ئاژەڵەکە دروستکە عەرەبانێکی پێە ئەیگوێزێتەوە ئەگەر کەمیەتەکە زۆر بوو تۆ ناتوانانی تێکەڵانەکە چی بکە و کاتە مەسەرەن بۆ نمون لەسەر مستەوای ئاستی کۆمپانیا بۆ توانین شۆفڵێ بەکاربێنی بۆ تێکەڵانی لێرە بۆ نبوونە پارکی ئازادیمانەیە هەواری شارمانەیە لقودارەکانیانێ باشە ئەم لقودارانە وتمان ئەکرێ بە چی ئەکرێ بە کۆمپۆست چی بەکارێنم ئامێرەکە پێوترێ شیری دەرباشە وردیەکات کە وردی کرد عادەتەن بە حەجمەکە لە نێوان 1 بۆ 1.5 ئینجا بێت بۆ ئەوە چی بێ بۆی عملیەکە ئاسانتر بێ لەلایەن مایکرۆبەکان و کاڵەسن بە چی بە شیبوونەوەی هەتا دەم کۆڵەکان یاخۆ ئەو مادانێکەوە بەکارێنن بۆ کۆمپۆست تا وتمان ورتر بێت چیەکە مەساحەی سەتحیەکەی زیاد کە مەساحەی سەتحیەکەی زیاد بوو چیە بێت شیبوونەوەکە سەریعترە بێ و هەروەها با زۆر وردیش نەبێ بیکەی بە تۆز بۆ چونکە عەمەلەی چیە کۆمپاکشن یاخۆ با بڵێن پەستانەوە دروستە بێت ئاڵگۆڕ هێوا کەمە بێت بۆیە باشتر وایە چی بکەین تێکەڵی کەین حەجمی گەورە لەگەڵ چییە لەگەڵ حەجمی بچووکە و هەروەها وتمان شریدەریش یاخۆ ئامریکەوە بۆ وردکردنەکە بەکارێ زۆر ضرورە هەرچەندە گرانیشە بەڵام کاری خۆی دەکات ئەوەی کە باسم کرد دوو زاراوەیە زۆر گرنگە لە کۆمپۆستە ئێمە ڕەچاوی بکەین یەکەمیان بریتێ لە چی لە کاربۆن بریتێ لە چی ئەو مادە ئۆرگانیانی حەج مادێک کە کاربۆنی تیا زۆر بوو پێوترێ براون بۆ نمونە گۆڵکە وشک بۆ پێوترێ چی کاربۆن باشە هەروەها
کە پێوترێت چی پێوترێ براون باشە وردە تەختە ئەمانە هەمووی چین کاربۆنەکەیان زۆرە ئەوەی کەوا وشک بۆ تۆ ناومان ناچی بەبرا بە پێچەوانەوە حەج مادە ئۆرگانیک باشە کە نایترۆجنەکەی تیا زۆر یاخۆ با بڵێن بە زمانی جوتیار سەوز بوو پێوترێ گرین بۆ نمونە گژوکیاکان لقودارەکان باشە پاشماوەی ماڵان ئەمانە هەمووی ناوەنێ بەگرین ئەم دوانە ئەساسن بۆچی بۆ دروستکردنی کۆم یاخۆ با بڵێن خۆراکێکی سەرکین بۆچی بۆ مایکرۆبەکان براونەکو باسم کرد بریتی بوو لە چی وتمان لەو مادانەیەکەوە کاربۆنی تا زۆرە بۆ نمونە گەڵاکان باشە تاوان چی گەڵای وشک سەرەکە ڕێژەی کاربۆن بۆ نایترۆجین چیە سی بۆ ڕێنجی سی بۆ شتا بۆ یەکە کا 40 بۆ 100 کاغەز 150 بۆ 200 وردە تەختە 100 بۆ 500 ئەنیمەڵ بێدین عادەتەن کە تۆ حیوانات ڕائەگری ئەوەی ڕاخەرەکەی ژێری ئەویش نزیکە چەنە سی بۆ 80 بۆ یەکە گرین وتمان حەچی سەوزاییە ئیتر ئەمە دارە ئەمە گەڵایە ئەمە چیمەنە بەم شێوە پاشماوەی ماڵانە ئەمە وتمان پێوترێت چی پێوترێت گرین ئەمیان کاربۆن بەعکسەوە ئەم جارە نایترۆجینەکەی تیا زۆرە ڕێژەکەی مەسەلەن 12 بۆ 20 باشە سەوزەکان کۆفی گراوند 20 بۆ یەکە باشە چیمەن 12 بۆ 25 مانیوەر یاخوبان پەینی ئاژەڵی هی مانگا تقریبان 20 بۆ یەکە ئەسب 25 بۆ یەکە مریشک 10 بۆ یەکە بەراز 5 بۆ 7 جیاوازی یاخو با بڵێن بەراوردێک لە نێوان براون و لە نێوان گرینا چییە هەرچی مادەی کاربۆنی تیا زۆر بێت درەنگ شی ئەبێتەوە بە پێچەوانەوە سەوزەکان زوو شێ بنەوە باشە ئەمیان حەجمەکەی تقریبان با بڵێن گەورە ئەویان وتمان حەجمەکەی چێ وردە ئەمیان لەکای کۆکرێتەوە لە پاییزە ئەویان عادەتەن لەکای کۆکرێتەوە لە هاوین و لەکە بەهارە ئەمیان نایترۆجینەکە ئەگرێتە خۆی ئەویان بە پێچەوانەوە عفو نایترۆجینەکە دابینەکە بۆ نەباتەکە ئەمە ئاینەشە نمونەیەکە لەسەر ئەو مادانێکەوە بزانین کاربۆن نایترۆجین ڕێشەکەیان چەندوتمان سۆیڵ ئۆرگانیک مادەر 50 بە 5 باشە سۆیڵ مایکرۆب 50 بە 5 ئەکاتە 5 بۆ 10 بۆ نمونە ئەلفا چلە إلى آخره كله پرسیارەکە لێرە هەیە ئێمە کە ئەڵێن کاربۆن نایترۆجین ڕۆشتووی وا تێگەیشتوین با بڵێن خاصن ئێمە جەماعەتی خۆمانی کشتوکاڵ کە ئەڵێ دەنیە دەیانی دە ئەوەیە چیە کاربۆن دە ئەوەی نایترۆجینەکەی وەکو 50 ئێستا تقریبا جیاوازەکە چەنە 50 بە 5 دە ئەوەیە نەک بڵێ کاربۆن نایترۆژین ئەو ژمارەیە دەلال لە چیەکە لە کاربۆنەکە دە ئەوەی نایترۆجینە طبعا هەتاکو کاربۆن نایترۆجین ڕێشیۆکە دوایە بەسەری بەرز بێت درەنگ شیە بێت و هەتا نزم بێت زووتر شیە بێتەوە وتمان گرنگترینش لە دروستکردنی کۆمپۆستا چیە کاربۆن نایترۆجین ڕۆشیوە باشە ڕێنجەکەی با لە چەند ئابێ 25 بۆ یەک ئابێ مەسەلەن تۆ کۆمپۆستەکە دروست کرد معمەلێکەیە باشە ئەیهێنی بۆچی بۆ شیکردنەوە بزان ڕێژەی کاربۆن نایترۆجینەکە 25 بۆ یەک بێ یا با بڵێن 25 بێ باش یا خراپە بۆ چونکە ئەگەر کەمتر بێ لە 25 بۆ یەک ئەمە عادەتەن چیەکە نایترۆجینی خاکەکە با بڵێن مایکرۆبەکان زیادە ئەیا بەچی بە ڕۆکەکە کۆمپۆز بینمانە کەلیمەی بین لە کۆمپۆستا چیە بریتێ لە چی لەو شتومەکانێکەوە کۆمپۆستەکەی تا دروست ئەنواعی شێوەی کۆمپۆستمان هەیە بۆ نمونە ئەگەر سەرێکی ئەم وێنەیە بکەین لە سێ خانە پێکاتوە ئەتوان کۆمپۆز خانەی یەکەم پاشماوەکەی تێکەم خانەی دووەم تێکەڵی ئەم خانەی سێم چیەکەم ئەیکەمە ناویەوە بە ئەوەی کەوکو باسم کرد ئەمان مەسەل ئەتوانێت جوتیارەکە لە چی دروستیکە پاشماوەکە دیوارێ لە ملاوە دروست دەکات پاشماوەی ئەوەی کە باسم کرد براونەکە لەگەڵ چییە لەگەڵ گرینەکە تێکەڵێکە ئەیکاتە ئێرەوە ئەوە پێوترێ بین ئەمەیان ئەتوانم لە چی لە تەلێکی مشەبەک بۆ ئوتمان مشەبەک بۆی ئاڵگۆڕی هەوا بێت ئەمەیان بۆ ئەوەی تەبعاً تۆ کە کۆمپۆز دروستەکە عملەکە زۆر ئاسانت پێویستە بە دووشتە تێکەڵدان لەگەڵ چییە ئاودان بۆ مایکرۆبەکان دابینکەی لە جیاتی تێکەڵی بم ئێم چیەکەم بەم دەستکە تێکەڵیم ئەوە دەوری تێکەڵبوونەکەی بینی یان ئەم سەتڵەمی خۆم بۆ قوتابیەکانی خۆمان کە دروست یەکەم سەتڵێکی هێنی باشە پاشماوەکەی تێ یەکەم ئەو کونکونانە بریتێ لە چی بۆ ئاڵگۆڕی هەواکەیە
یان ئەمە ڕەوڕەوەیەکە بەرمیلەکەیەکە مەسەر ئاسانترە سوڕێتیان ناسوڕێتەوە ئەو عملی تێکەڵانەکە بۆ ئاسانەکە ئەمانە لە مەعمەلەکان دروست دەکرێن باشە عادەتەن کە تەواو بوو خۆی لە خوار بەشەی خوار چ ئەیکا بە کۆمپۆستەکە ئەتوانی بێنتە دەرەوە ئەمانە هەمووی لە مەعمەل دروست دەکرێن باش ئەمانە عملی تێرنینەکەیە تێرنین یعنی چی تێکەڵانەکە وتمان مایکرۆ پێویستی بە چییە ئیسفادەی سوودی تێکەڵانەکە چییە تۆ هەوای بۆ دابینەکەی پێویستە بە شێوەیەکی مستەمر دوای مەسەری چەند ڕۆژارێک تێکەڵکە تێکەڵی عنی هەواکە بۆ دابین کرد دوای ئەو پێویستی بە چییە بە ئاوە یاخۆ با بڵێن بە مۆی شەرە تۆ هێ چیەکەی ئاوڕشێنیەکەی بەڵام ئاوڕشێنەکە با بڵێن ئێمە بە زمانی وەکو ئەکادیمی ئەڵێن با بکاتە فیڵکەپەستی یانچی لە 160 ڕتوبە یاخۆ بە شێوەیەکە بە زمانی جوتیار با بڵێن شێدار بێ باشە بەچی ئەبزانم شێدارە ئەگەر ئەیخەمە بۆ نمونە چنگێکی لێ وەرەگرم ئەیکەمە بینی پەنجەکانم ئەگەر ئاوی لاتە دەروێ عنی چی ئەوە لە حەدی شێدار دەرچوە باشە ئەشتۆتە حاڵەتی تێربوون باشە لێ ئەگەڕێم چی هەتا کووردەوردە ئاوەکەی ئەچێتە خوا ئەچۆڕێتەوە ئەگەر ئاوەکەی نەمایە بە شێوەی شێداری ئەوە ئەڵم حاڵەتی فڵکەپەستیە ڕتوبەیەکی ڕێکوپێکە بۆ چی بۆ مایکرۆبەکان ئەم عینەشت وەکو ئێستا ئەوەی کە باسم کرد وتمان با ڕتوبەکە لە نێوان چیا عەفو با بڵێن ئاوەکە لە ڕێنجی 40 بۆ 60 بێ بەچی شازانیم ئەوەی کە باسم بە زمانی جو باڵنە شێدار بێ باشە ئەگەر هاتوو شێدار نەبوو وتم گەشتە حاڵ تێربوون بەچی ئەزانم وەکو ئیسفنجۆ ئەیوشم ئەگەر ئاو لە حەدی پەنجەکان وەکو قەتەرات لە بینی پەنجەکان مەدەرەوە چیم کردووە یعنی لە جیاتی مایکرۆبەکان لە زروفێکی هەوایی بێ کردوون بە زروفێکی چی غیر هەوایی ئەمە چیەکە زروفەکە بۆ مایکرۆبەکان نالەبارە بێ کۆمپۆستەکە دروست نابێ هەندێک جار لە جیاتی بۆ ڕتوکە بەدەست ئینیکەم ئەندی ئامێرمانەیە بۆ نمونە ئەمە ئاڵە ڕتوبەکەی لە چەنە یاخو با بڵێن ئاوەکەی 43.8 کەواتە لێرە کێشەمانیە ئەمان ئەگەر سەیریکەن لە وێنەکەیە دەستی بە لوتیەوە گرت ئەو دەلال لە چیەکە لە کاتی دروستکردنی کۆمپۆستەکەیە باشە لە کە تو ئاوی ڕۆژان تێکەڵی ئەی بۆنێکی زۆر زۆر ناخۆش دەرەچێت ئەمە ئەگەر گەیانتە حاڵەتی سەر و شێداری ئەو بۆنە ناخۆشە دروستەکە ئەم بۆنە لە چی دروستەکە ئەو بەکتریایە لە هەواییانە با بڵێن غیر هەواییانە هەڵەسن بە چیشی بوون بۆنێکی وەکو SOS باشە وەکو غازی میسان بۆنێکی ناخۆش وەکو هێلکەی بۆگەن دروستە بێت سێرەکەی دەست کردو ئەوە چی کردو ئاویان بۆ زیان ئیزافە کردووە ئەمەیان ئەمێنەیە دەلال لە چیەکە سێرەکەی ئەگەر ئەو قازانە ببینی باشە لەوێ بەفرەکە تواوەتە هۆکارەکەی چییە دوایە مەسەر وێنەکان باشە کە باسەکەن کە کۆمپۆستەکە دروستە بێت لە مەرحەلەیەکە زۆر زۆر گەرمە بێت کە گەرم بوو هەرچی بەکتریای نەخۆشی هەرچی بژار هەموویە کوژێ سەیرەکەی قازەکان چۆن نەتیجەوە ئەوە مەرحەلەیەکی ئەو مەرحەلەی گەرم بوونەکەیە باشە تۆ کۆمپۆستی دروستەکەی خۆ لە ماڵەوە یاخۆ با بڵێن بازرگانێکە معمەلێکیە کۆمپانیایەکی خۆ ئەم کۆمپۆستە ئەبێت هەندێک چی هەبێت لێبڵی هەبێت باشە ئەمە لەم ڕێنجانیان بێ کار بۆ نایترۆجین ڕۆژێکەوتمان 20 بۆ 40 بەس زۆربەی سەرچاوەکان 25 1 بۆ 25 1 بۆ 30 باشە مۆی چێرەکە ڕتوبەکەی با بڵێن 40 بۆ 65 50 بۆ 60 ئۆکسجینەکە گەورەتر لە پێنج لە حدودی با بڵێندایە پارتیکل سایزەکان حەجمی ئەو کۆمپۆستێکە تۆ دروستەکەی لە حدودی 1 بۆ 2 ئینجا بێت باشە پێچەکەی 5.9 تا 8 مەقبولە باشە ئەوەی کەوا باشترین بێ 6.9 بۆ 8 تێمپریچەرەکە وتمان 130 بۆ 170 باش دروستکردنی کۆمپۆستەکانتوانە بەم کێلڤە دەری ببڕە باشە مەرحەلەی یەکەم کە تۆ هێی گرینەکە لەگەڵ براونەکە تێکەڵی چ مایکرۆبێک میزۆفیلەکان ئەوانەی کواچی دەرجە حرارەی چین مام ناوەنجە یاخۆ با بڵێن نسبن هەڵسن بەچی بەشیکردنەوە وردە چیە کە تۆ ڕۆژانەیە چی ئاوی لەگەڵ چا تێکەڵ بوونە باشە ئەگاتە چی مەرحەلەیەک پێوترێت فێرمۆفیلیک ئەم بەکتریایانە باشە هەڵەسن بەچی
هەرچی شیبوونەوەی مادە ئۆرگانیکانە باشە بۆ نمونە ئەکتینۆمایسیسات هەڵە سێ بە چێوانەی وا درەنگ شێبنەوە وەکو لیگنینە وەکو سیلیلۆزە وەکو میسیلیلۆزە لەم حاڵتە گەرمیەک دروست ئەبێت باشە کە دەستی ئەەکەیتە ناویەوە وەکو چۆن دەستی کردبێتە ناو کەنان دروستەکەی تەنوێت گەرمایە بەدەستە دەست تەحمل ناکە ئیسفادەکەی چییە هەرچی مایکرۆباتە هەرچی مایکرۆباتی نەخۆشی ئەیکوشێ هەرچی ئەوەی کەوا بژارە هیچی تیان ناوە ئەمە هەر بەردەوام نابێ وردە چیەکە ئەمە فترەیەکە خانێ دا ئەبەزێتەوە باشە کە دابەزیەوە ئەم جارە چی میزۆفیلەکان دەست پێ ئەەکەنەوە باشە وردەیتر بۆنەکە طبعا لەم حاڵتەوەتمان بۆنێکی زۆر ناخۆشی بۆنەکە نامێنێ باشە ئەگەینەمە حەڵێ چی کورین پێگەشتن باشە بە چیا بزانم پێگەشتووە ئەمە عینەشت وتمان ئەتوانم چی تێکەم سێرمۆمیتەرێکی تێکەم بزانم دەرەجە حرارەکە گەشتووەتە چەند ئەمە عینەشت مادە ئەوەلەکانی بەکارێن لە نەتیجەی مادە چی دروستە بێت تەفاعولەکان ئاو دروستە بێ گەرمی دروستە بێ باشە گازەکان ئەگەر زروفەکە هەوایی بێ باشە CO2 لەگەڵ چیا لەگەڵ ئێز بەڵام ئەگەر خێرهەوایی بێ وتمان CS4 میثانە لەگەڵ چیا لەگەڵ S2S و هەروە N2 فینش کۆمپۆستەکە دوایە مەسەری بزان ئەبێت سیفاتەکانی چۆن بێن باش بەچیا بزان خۆمە هەر بەچیا بزانم کۆمپۆستەکەم تەواو بووە ئەم خاڵانە ئەەکەم بەچی بە ئەندیکەیتر یەکەمیان کۆمپۆستەکە بۆنی گڵی لێ کە بارانە هەرێ بۆنێکی خۆشی لێ دوو ڕەنگەکەی بێ بە قاوەیەکی چی تۆخ سێهەمیان کە دەستی لێ ئەم فشەڵە بێت باشە چوارەمیان حەجمەکەی بچوو کە بێتەوە بۆ یەک لە سەرسی حەجمە ئەساسەکە من بەکارمێناوە هێن تێستی بۆەکەم باشە نایلۆنەکەێنم ئەیکەمە نایۆ سەرەکەی تاو قاپاتەکەم بۆ چڕوی دوای ئەوە ئەیکەمەوە ئەگەر بۆنی ناوێن کۆمپۆستەکەم دروست بووە تێستی دووەمیان چەند تۆیەکێنم ئەیکەمە نایۆ ئەگەر ڕوا کێشێنە کۆمپۆستەکەم مەزبووتە بەکارێنانەکانی عادەتەن 5 بۆ 25 تۆن ئەتوانین بکەین بە ئیکەرەکە وەکو ئیکەرێکیش ئەزانن تقریبا 4050 متر مربع تەنێکەکەم چەنەوە 5 بۆ 25 تۆنەکەمێنەوە بەکارێن کاتەکەشی یا لە بەهارایان لە چیە لە پاییزا بەکارێنین شێوە تێک بەکارێنەکەی لەگەڵ خاکەکەیە باشە هەیە ئەی ڕێژێ بەسەر خاکەکە بەس ئەوان دروست نییە ئێمەسەری باشە لەگەڵ خاکە تێکەڵکەی بۆ چێگەر لەسەر خاکەکە بێ عادەتەن چێبێش ئەبێ بە شێوەی ئەمەلەی فرتیلایزیشن بە شێوەی غازی NS3 نایترۆجینەکە خەسارە بێت ئەمەیان تۆ کە کۆمپۆست دروستەکەی تووشی مشکیلە بێ باشە ئەم مشکیلانە قابلی حەلبوونە هۆکاری ئینەکە بۆ نمونە با بڵێن سەیرەکەی جاری وایە کۆمپۆستەکە بۆنی کبریتی لێ هەیە باش بزانین هۆکارەکەی چییە ئەمە دەلال لەوە کات چی ئەکات تومەچ نایترۆجینەکەی زۆرە باشە هێم چی بۆ ئیزافاکە من بۆی لەو کێشێ نەجاتم بێ براونەکەی بۆ ئیزافاکە هۆکارێکە سەیرەکەی ئەم جارە بۆنەکە بۆنی غازی ئامۆنیای لێ ئەینە شتمان کە نایترۆژینی زۆر بوو تو هیچیەکەی براونی بۆ ئیزافاکەی یان جاری وایە با بڵێن لە ناوەڕاستە چییە با بڵێن وشکە باشە کە تۆ وشک بوو ئای بۆ ئیزافەکە یا بەعکسەوە زۆر تەڕە پێویستی بە چییە بە تێکەڵدانە یان هۆکارەکان زۆرن زۆر وردە لای منەوە بەم شێوە تۆ هەچ هۆکارێکە بتوانانی لە جەدۆلەکە ئەتیاەتی حلی بۆ دانێ حلی بۆ بدۆزیتەوە ئەمانەی کە باسم کرد ڕێگایەک دوور و درێژە احتیمالە مانگێک باشە 6 مانگ ساڵ ئێستا ڕێگایەکی تازە هەیە پێوتە تەریقەی بێرکلی ئەمەیان حەزەکەم بە تەفسیل باسی کەم ئەم زانایە ڕۆبەرت دی ڕابی لە ساڵ 1924 لە 2013 کۆچی کرد ئەتوانین بە ماوەی 18 ڕۆژ ئەمەی کە ئێستا باسکەم کۆمپۆستەکە دروستکەم ئەمەی کە مەسەڵەن بۆ نمونە ئەم جەماعەتی پارکی ئازادی باشە ئەتوانن چی بکەن ئەو دارو لقوپۆپانێ ئەو گەڵانێ ئەو پوشەی هەر هەمیان هەمووی بکەن بە کۆمپۆست لە ماوەی چەندە 18 ڕۆژە ئەمە پێوتێکی تەریقەی بێرکلی
ئەم تەریقەی بێرکردی پێوتری هۆت کۆمپۆست باشە پێوترێ فاست کۆمپۆست پێوترێت تەریقەی بێرکردی یعنی ڕێگایەکی سەریعە ڕێگایەکی گەرمە ڕێگای کەمان هەیە با بڵێن لە مۆزوعەکە تۆ زەرچمە دەرەوە کۆڵ کۆمپۆستمانێ باشە گەڵاکان سیرێکی لە هاوینە عفو لە پایزە ئەوەرن باشە وردە ساڵی پێچە شیە بێتەوە پێوترێتیەوە بەبێ ئەوەی تۆ هیچ ئینسان مرۆڤ چێتە دەستکاری بکات ئەو کۆڵ کۆمپۆستە ئێمە ئەمانەوە گوتمان بەڕێگایەکی خێرا دەست پێوترێت چی هۆت کۆمپۆست ئەم ڕێگایان بەکارهێنم هێم چیەکەم باسم کرد براون ئیتر زانیمان چییە هەرچی وشکەوە بۆ ناوم ناچی براون هەرچی تەڕە ناوم ناچی نایترۆجین تێکەڵیانەکەم چین دایانە باشە لەسەر یەک ئەگەر پێویستی کرد ئەکتیڤیتەرەکەەوەی کە باسم کرد ئەکتیڤیتەرەکە ئەتوانین چی بەکاربێنین لا ئێمە لە تقریبن با بڵێن لە بەقاوەمانن یۆریا بکە بەس وەکو ژینگە من لە جیاتی یۆریاکە بەکاربێنم هێم چی بەکارێنم بۆ نمونە ڕێکنەی مریشک بەکارم نایترۆجینەکەی زۆر باشە بەم شێوە ئەتوانین بەکاریشی لێنی ڕکوایرمێنتەکانی چییە ئەوەی کە بە گرنگترین شت کاربۆن نایترۆجین ڕۆژیەکەیە با لە حدودی چەند نابێ 25 بۆ 30 بێ یعنی کۆمپۆستەکەم چییە بە تەواوەتی پێکەشتوە هیچ مشک نە نایترۆجینم کەمە نە زۆرە نە درەنگ شێ بێتەوە نە بۆنی لێت ئەبێ ڕێنجەکەی لە چەند نابێ 25 بۆ 1 بێ باشە هێم چیەکەم هەرچی گراونە عفو براونەکانە کۆیەکەمەوە هەرچی گرینەکانە کۆیەکەمەوە باشە بۆ نمونە با بڵێن سەیرەکەی تۆ لە هاوینە باشە هێنە دەست ناکەوێت براونەکە دەست ناکەوێت کارتۆن بێنە وردیکەوە دەوری چیە بینێ دەوری کاربۆنەکە بینێ باشە وردە تەختە بێنە بە دەوری چێ بینێ کاربۆنەکە تێکەڵیانەکەی بەچی لەگەڵ یەکە ئەمە تەریقەکەی کەوتم بە 18 ڕۆژ دروستکەن خاڵی یەکەم هیچ چیەکەی تۆ کۆیەکەی دایانێ باشە هەردووکان بە شێوە چین دانم چینە براون چینە گرین چینە ساوزە چینە وشک باشە بە تقریبا بەرزی مەترونیەک بە پانی مەترێک باشە هێم چیەکەم ئەگەر سەیرێکی وێنەکە بکەین عەفو باسمە سەر وێنەکە یەکەم جار ئەگەن حاڵەتی ئۆکو باسە کوردی خۆمان باڵێن تێر بوون بە ئینگلیزی ساتوریشن پرسنتێجی پێوترێت ئاوی یەکەم بەسەرا بە تەواوەتی ئاو بچۆڕێتەوە لە ژێریا دەرچێت ئاوی یعنی تەواو چی ئاوەکە بە ژێرەکە دەرچێت گیان حاڵەتی چی ساتوریشن پرسنتێج باشە لێ ئەگەڕێن بۆ ماوەی 4 ڕۆژ ئەمە تەبعاً ئۆکو لە وێنەکە دیارە سەیرەکەی براون گرین ڕیز لەسەر یەکدام ناوە باشە بەرزەکەی با مەترونیوێ بێ پانەکەی چەند بێ مەترێ بێ باشە هاتم چیەکەم ئەمە بۆ ماوەی 4 ڕۆژ دایانێ تەواو تێر ئاو دوای 4 ڕۆژەکە لێ ئەگەڕێم هێم چیەکەم دوایەوە دەستەکەمەوە بەچی بە تێکەڵان یاخو با بڵێن بە شێوەیەکی کە لە ڕۆژە تاکەکانە دەستکە بە تێکەڵان ڕۆژە بەجێ بێڵە مەسەلەن 5 ڕۆژ دەستکە بە تێکەڵان باشە بە شەرتێک وەکو باسم کرد سیرکی بە زمانی تۆ باش فەلاح چوزانانی فڵکەپەستی چییە با شێدار بێ ئەگەر وشک بۆ ئای بۆ ئیزافاکەم باشە ئەگەر بۆنی لێ هاو بۆ نمونە ئەوە چیە و نایترۆجینەکەی زۆرە تۆ چی بۆ ئیزافەکە مەسەلەن بۆ نمونە تۆزێک کای بۆ ئیزافە تۆزێک گەڵاگۆڵی وشکی بۆ تۆزێ وردە تەختەی بۆ ئیزافەکە ئەمە عینەشت لە ناهێم چیەکەم تێکەڵانەکە هەرچی دی تەما تۆ بە چین دارێتە چینەکە تێکەڵانەکە تێکەچێ هەرچی ناوێ بیخەرە دەرەوە کەرەوە ناو بۆچی بۆی ئاڵوگۆڕەکە بە تاوەتی ڕووبە لە حوتەم ئەمە فەرقەکە لە چیە حوتەم و نۆیەم ڕۆژ لە حوتەم و نۆیەم ڕۆژ هەرچی سێر ماڵ عەفو ئەو بەکتریانێکەوە وتمان حەزی بە چییە بە پلەی گەرمای بەرزە هەڵە سێ بەچی بە شیبوونەوەی هەرچی مادە ئۆرگانیکان پلەی گەرماکە باشە ئەمەنگە بەرزە بێتەوە وەکو باسم کرد کە دەستەکەی بە ناوە سیرەکەی چی خەریکە دەستی ئەسووتێ هەرچی بەکتریای نەخۆشی ئەیکوژێ هەرچی ئەدغال ئەیکوژێ باشە دوای ئەوە دو ڕۆژەکە وردەوە دەستکا بەساربوونەوە ئەمە عینەش ئەگەر محرارێکی بقێتەنە نزیکەی تاکو 65 ئەڕوات وتم لە ڕۆژە تاکەکانت تۆ ئەتا 4 ڕۆژ لە ڕۆژ تاکانە بەس چێکی عملی تێکەڵان لەگەڵ چیاکەی لەگەڵ ئاڕشێنە ئەوەی دەرەوە بیکردنا ئەوەی ناو کەرە دەرەوە بەو شێوەیە باش ئاینەش 11 و 13 و 15 بام
لە دوای حەڤە سەری کۆمپۆستەکە بۆ دروست بووە. فەرقی کۆمپۆست لەگەڵ مەسەڵ لەوانەیە جەنابتان و پرسیارە بکەن باشە بڵێ کۆمپۆست لەگەڵ پەینی ئاژەڵای فەرقی چییە؟ هەردووکیان وتمارە توانی بەڵام بەتەنیا پەینی ئاژەڵەکە نا لەگەڵ چیا دروستیکە وەکو پەینی ئاژەڵەکە اعتیبارەکرێ بەچی بە نایترۆجینی باشە بە گرینەکە تۆ لەگەڵ چیا لەگەڵ پوشا لەگەڵ کایە لەگەڵ وردە تختاتێکاڵیکە پەینە ئاژەڵەکە چیمەنێکمانەیە لە ماڵ کە ئەیکەی بەناویە سەیرەکەی هەموویە بێ بە بژار بەڵام کۆمپۆستەکە ئەوەی کە باسم کرد کاگاتە مەرحەلەی گەرمبوونەکە یەک دەنگ بژاری نابێن نەخۆشیش تێ ناجێژێ فەرقی کەواتە کۆمپۆست لەگەڵ چییە لەگەڵ مانیورەکە یاخود لەگەڵ پەینە ئاژەڵەکە بەو شێوەیە بوو باش پرسیارێک کە تۆڵی کاربۆن نایترۆجین ڕۆژێ من هێم لە مختبەرە تەقدیری تۆتەڵ کاربۆنەکەی بووەکەم باشە پرۆسیجەرمانەیە ئەڵێم کاربۆنەک تۆتەڵ کاربۆنەکەی ئەوەیە باشە عینەش جیازمانەیە با بڵێن جیاز دالمانەیە ئەڵم تۆتەڵ نایترۆجینەکەی ئەوەیە دابەش یەکیانەکەم ڕێنجەکەیم بۆ دەرد باشە فەلاحێکی فەقیر چوزانێ کاربۆن نایترۆجین ڕۆژێ چەنە ئەو لەکوێ بێ بۆ مختبەر ڕێگایەکی بەسیتەیە بۆ ئەوەی تووشی باشترین کۆمپۆستەکە لە حدودی 25 بۆ 30 بەڵند چی بکە تۆ ڕێژەکە بابەقە یەک بێ یعنی چۆن ڕێژ طبعا لە کۆمپۆستە دائما حەجم حسابەکەین بۆ چکوتم ڕتوبەی زۆرتە سەتڵێ لە بۆ نمونە باشە عفو 2 سەتڵ لە براونەکە بەکاربێنە 1 سەتڵ لە چی لە گرینەکە باشە عارەبانەیەک لە گرینەکە 2 عارەبانە لە چی لە براونەکە باشە بەم شێوەیە ئەگەر ئەو باشترین چیت ڕێجەکە ڕێ 25 بە یەکی ئاياتێ بەو شێوەیە ئەمان عینە شوتمە ئەگەر هاتووی سەد لێ بێ وەکو حساب کرد یەک لەسەر سێ با گرین بێ دوو لەسەر سێ چی بێ براونەکە بێ باشە ئەمانە کە باسم کرد بزانین کە ئەمە وەکو نایترۆجین بەکارهێنی وەکو گرینەکە وەکو کاربۆنەکە بەکارهێنم هەرچی وتمە ئەوەی گەڵاگۆڵی وشکە لە پای زاگۆ اعتیبارەکرێ بەچی بە براون هەرچی وردە تەختەیە باشە ئەکرێ بەچی بە براون اعتیبارەکرێ باشە کارتۆن وەرەقە باشە پەڕ ئەمانە هەمووی اعتیبارەکرێ بەگرە نایترۆجینەکە هەرچی وتمان سەوزەواتە باشە پاشماوەی ماڵانە گەڵایە لقیدارەکان لەگەڵ چیا لەگەڵ پەینە حیوانەکە ئەمیش اعتیبارەکرێ بەچی بە نایترۆجینەکە تێکاڵکردنەکە بابەقەی چی بێ بەقەی یەک بێ باشە تۆ لە هاوینا بەسەلەن ئەم عەمەلیاکەی دنیا زۆر زۆر گەرمە بۆ ئەوەی ڕوتوبەکە بە سابتی بمێنێت تو هێم چی نایلۆنێکیان بەسەرە نایلۆنێکی شینیان بەسەرە یاخو با بڵێن قماشێکی شینیان بەسەرە بۆی تەبەخۆرنەکە نەبێ بە هەڵم ڕوتوبەکە جێگیرەکەم باشە لە زستانیش عینەش بۆی بارانەکە لێ نادایە پۆشم ئۆتۆماتیکی باش دەڕۆژ کۆمپۆستێکی ڕێک و پێکی دەستەکەوی لە جیاتی تۆ چی بەکار پەینی عەفو چیمیایی بەکاربێنە ئەم پەینە حیوانی و ئۆرگانیکە هیچ کێشەیەکی نابێت باش لە 2009 لای خۆمان لە عەمەڵ تەکلیفیان لێ کرد چۆن جوتیارەکان فێری کۆمپۆستکەین باشە ئەمە وێنەیە کە بۆ نمونە لە دەربەنگی خانە باشە هاتووە چی بەکارێناوە ئاژەڵەکە چی بوو پەینی عەفو ئیمانا بوو کێشەی جوتیارێک لە کێشەکانیان چی ئەوان حەزیان لەشتی خێرا بێ بەدەستیانەوە وتم جیا گزرەکە بەکاربێنە لەگەڵی وتی زۆری پێچە نایکەم شێ بێت ئەمانە وتی هیچ نەپێیوتکەم باشە ئاینەشت ئەمە ڕۆژانە فێرمانەکە چۆن ڕتوبەکەی بگەێنێت چی حەدی فەکەپەسی شێداریەکە باشە دایە پۆشی ئەمەیان حاجی کەریم بوو یادی بەخێر لە چۆ بوو لە سەی سایق باشە هینێکی هەبوو بەیتێکی پلاستیکی هەبوو وتی مامۆستا من لە جیاتیەوەی کە تۆ باسیەکەی من ڕوحەکەی بەکارێنم ڕوحەکەی چییە پەینەکە کردوێ تەنکێکەوە باشە ئەتوێتەوە تەبعاً وردە وردە ئەبێ مادە عوزویەکان چی بەکارێنێ ئەی پاڵێوێ بەڵام ئەمە یەکێ لە کێشەکانی ئۆرگانیک ماتەرە تواوکە بەڵام بەکتێریە مەڕەزی شتەکان ناکوشێ فەرقەکەی تقریباً هەر وەکو چی وایە وەکو پەینە ئاژەڵەکە وایە نەبووە بەچی نەبووە بە کۆمپۆست ئەنچی بەکتێریە مەڕەزی شتەکانی نەکۆشتووە بە شێوەیە چی سپرای پێها کرد ئەمە عینەش ڕۆژ سەیری کرد هینەکانی بەیتەکە خەیاری دروست کردو وتی ماوەسایەکێ لە کێشەکانم چییە خەیارەکە مەسووتێ چی کردووە ئەم فەرقەکە ئەلێرەیە
كوت ما حدش مادة كربونات الرش انتم هتاكو كم بيزور تحللك هتاكو برز بيت شيء بيش مريش كي بكاره مريش تبع نيتروجين تيازور زورا كم بويا توت بين شيمياء بين حيواني بكاره يعني ابي بيني دواجينك كم تربي بو نيتروجين مقارنه بتي بمركب بمعناك ما دام نيتروجينك زورا اسوتين ام تي كنا هناك يا بس سير بكن اسوتان باشا بيمر رجاكي كم كره اما لما تقيت شوار تابو عين الشت بو ما عندلو سكردن او ورده خليك بيها هذا اما لما تقي هلا بجنب سيرك بس طبعا اما بطريقه بيرك اللي بو منع كردن وكاتا هر بطريقه اعتيادك دومانك كيسوما دسي بياكرتي ما هو دسم سوتا او قشطو حالتي قربونك باش دلالتي كمان جاري واجر جنابتان دروستان يا بتانو دروسكي سيركي ريشالي سبي وكو فتريات ومانت او قشطو مرحله شي نزيك بوتو ولا بيقشناك ورده طاو قرنبو وتي تحملنا كم دسم سوتا او قشطو شي مرحله قرنبونك دواي او تي ورده صارت ابيتو كومبوستاكي دروس ابيت اما عينش ولا منطقه سواز وعمد بوتان تشوف السعر اشتكى يعني يلا خزبتنا